ئەلیکاری باش ڕەخسێنراوە توانیمانە ڕێژەی بێکاری کەم بکەینەوە ڕێژەی هەژاری کەم بکەینەوە هەروەها هەلێکی باشتر بۆ بازرگانیکردن و سەرمایەداری کۆمپانیەکانمان بڕەخسێنین پێم وایە پێویستە دەبێت هەلی زیاتر بدرێت بە کۆمپانیەکان لە ئەمریکا بۆی کار بکەن ئەمریکیەکان لە نێو کارگە و خاوەن پیشەسازەکان دامریشەکان کار بکەن کاری لە پێشینەمانەوە بووە بە بەرژەوەندەکانی گەلی ئەمریکا لە پێشەوە بێت و پێشی بخەین لە بەرچاو بگیرێت هەروەها ژیانی ڕۆژانی ئەمریکاییەکان باشتر بکرێت بە شێوەیەکی ستاندارد لە ژیان لە ئەمریکادا بەرز بکەینەوەنە کە ئێستا بەرزترینە لە جیهاندا.